ڕزاتی خۆمان دەرەبڕین بەرامبەر ئەم زوڵمە زۆرەی کەوا لەلایەن تورکی فاشستەوە بەرامبەر بە گەلێک یاخود پارچەیەکی گرنگی کوردەکەین کە ئەویش ڕۆژاوای کوردستانە بەداخینکەوە ئەو قەتڵ و عامە ئەو ڕەشەکوشەیەکە ئێستا ئەیبینین کە بەرامبەر بە تاک بە تاکی ئەو ناوچەکرێ کە ئەمەش هۆکارەکەی تەنها گەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە قێزەونی ئەو شکستە ئابووری کە ئەو وڵاتەی خۆیانی گرتوتەوە بە هەمان شێوە هەردووکان ئەوێت تەنها ئەو شکستەیکەوە خۆی بینوێت لە هەڵبژاردنەکانی شارەوانیەکانە تەنها بەم شێوازەش پەردەپۆشی بکەکەوە پێشتریش ئەم سیاسەتە دووبارە بۆتەوە لە وڵاتەیە ئەگەر تەماشا بکەین گەڕێن بۆ مێژۆ قێزەونەکانی پێشتری تورکیا ئەبینین هەمان ئەو سیاسەتێکەوە بۆڵند ئەجەوید کردوێتی لە ساڵ 1990کەوە سەرۆک ئاپۆی دەستگیر کرد کە ئەمەشی کرد بە پەردەپۆشکردن بۆ ئەو شکستەی کە ئەو ساڵە بینیوان دیسان ئێستش ئەردوگان هەمان شتەکە و ئەو ناوچەیش کە بەداخەوە کە باسی ئەوە کە بیان و ئەوەی هەیەکەوە ئەمە تیرۆریست لەوێ یاخود ئاوارە هەیە و ئاوارەکان ئەبێ بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆی لە کاتێکە هەموو کورد ئەزانێ و ئاوارانە هەن تەنها ئیخوان موسلیمین و دەیانەوێ ناوچەیەکی بەشی کورد داگیر بکەن و لەوێنە پەرە بە ئیخوان موسلیمین بدەن و بیان بوژێننەوە و لێرەوە ئێمە داوا ئەکەین کەوا سەرجەم کورد لە هەر کوێیەکی ئەم دنیاە هەیە هەمویان کۆ ببنەوە و ئەمڕۆ یەک ڕزی کورد زۆر گرنگە چونکە تاکە شێرپەنجەیەک هەیە ئێستا ئەوش تورکە کەوا کورد ئەبێ پارێزی خۆی لێ بپارێزێ چۆنیش ئەتوانێت لێ بپارێزێت تەنها ئەوەیەکەوە خۆیان یەکڕیز بن چونکە یەکڕێزی ئەمڕۆ بۆ کورد زۆر گرنگە لە قسەکانی ئەردوگانە ئەوە هەیەکەوا دەڵێ من دوای ڕۆژهەڵاتی فرات باکووری عێراق گرم کەواتە لێرە ئەگەر کوردەکانی ئێرە هەڵوستیانە بێ دڵنیا بکەوە ئەوێ ئەگەر بگیرێ دیسان هێرشەکانی بۆ ئێرە درێژە پێ ئێدا ئێمە وەکو هاوڵاتێکی کوردستان و هەموو خوێندکارێکی زانکۆیش دەبێت دژی ئەو ناڕەزانەی تورکیا کە دەکاتە سەر برایمان لە ڕۆژاوای کوردستان بۆسینەوە بە هەموو شێوە ئیدانەی ئەو هێرشانە بکەین کە تورکی لەژێر ئیسلامدا و لەژێر ئەوەی کە دەڵێت من خاکەم لەژێر تیرۆرستاندا دەیەوێت هێرش کاتە سەر ڕۆژاوام برایانمان لە کوردانی ڕۆژاوا خاڵی دووەمیش کە بچینەوە سەر پرسیارەکەی بەڕێز سەرکردەکانی کوردستان دەبێت هەماهەنگ بن دەبێت هەموو هەوڵێکی خۆیان بدەن بۆ ئەوەی کە بتوانن پشتگیری بکەن لە برایانمان لە ڕۆژاوای کوردستان لەبەری ئەو هێرشەی کە ئەمڕۆ لەسەر ئەوانە لە ساڵانی دادوشات دەکرێتە سەر ئێمە دەبێت کوردان لە هەر چوار پارچە کوردستان بەرامبەر هەر هێرشێک هەر داگیرکاریەک هەر دیدانی هەر وڵاتێک کە دیگاتە سەرمان دەبێت هەماهەنگی یەک بین بۆی بتوانین زیاتر پشت و پەنایەک بگرین و بۆی بتوانین بەسەر دوژمنەکانمان سەرکەوتوو بین. تورکیا ئێستا بە ئامانجی خۆی دەڵێت ئێمە دەمانەوێت ئەو خاکەی کە تیرۆرستانی دەدا پایکێنەوە ئەو ترسێکە هەیەی بەسە وڵاتەکەمان لە نای ببین بەڵام ئەمە تەنها پلانێکە بۆ ئەوەی کە بتوانێت لەژێر پەردەی ئەمە دادای پۆشێت و هێرش کاتە سەر برایانمان لە ڕۆژاوای کوردستان و سەرجەم خاکی برایانمان لە ڕۆژاوای کوردستان داگیر بکات. دڵنیایی ئێمە لە ڕوانگەی ئیسلامەوە دەڵێن هیچ مرۆڤێک نابێت ڕەوا بەخۆی بدا بۆی کەوا مرۆڤێتێکی تر بکوژێت. حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إني حرمت الظلم على نفسي فلا تظالموا. حەدیثی قودسیە فەرمێت خوای گەورە من ستەمم حرام کردووە و قەدەغە کردووە لەسەر خودی خۆم و نەفسی خۆم ئێوەش ئەی بەندەکان ستەم لە یەکتر مەکەن. بەڕاستی جەنگ لە هەر شوێنەکە هەبێت دەرهاویشتە و کاردانەوەی خراپی تایە لە ماڵکاولی لە وێران لە کوشتنی بەشەرەکان لە دواخستنی اقتصادی و ئابووری لە نەمانی ئاوەدانی ئەم جەنگەیش لە ڕۆژئاوا دەکرێت دڵنیا بن وەکو مرۆڤ زەرەر و زیانی زۆرە و لە هەموو گۆشەکانی ژیانەوە زەرەری زۆرە لە هەمان کاتیشا خەڵکی ڕۆژئاوا خەڵکێکی موسڵمانن خەڵکێکن کە لە کاتێکە ئینسان خۆی بۆ خۆی شانازی بە موسڵمان بوونی خۆیەوە بکات مرۆڤێکی ترنی بۆی نییە کەوا موسڵمانیەتی لێ داڕنێت. حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ وتی لا إله إلا الله ئەوە خوێنی ئەوە ماڵی ئەوە سامانی ئەوە حورمەتی ئەوە کەرامەت و وجدانی قەدەغە ئەکرێت لەوەی کەسێکی ترکەوە بیف لە ناوی دا و دەست بداتە کاروباری. ئەم جەنگە تەنها زەرری بۆ کورد ناوێت زەرری بۆ ئەوانش ئەوێت. جا ئێمەش وەکو موسڵمانێک کەوا حەز ناکەین هەم وەکو کورد کەوا نەتهاونەوەتەوەین و هاو پیر و فکرین تووشی زەرۆزیان حەز ناکەین ئەو وڵاتیش تووشی کاول بێت دڵنیا بن ئەمە پلانێکە داڕێژەنراوە چەنەی کورد زەرریەکە ئەوان زەرریەکە